بو یکم جار هیزکا سیاسی لحرمه لهم بر خرابی خدمتگزاری و پروژین حکومی کادرن خو آنی سر جاده حزب شیوعی کردستان لحولر و قضای سوران گرسه یک ناراضیبون لدجی پیدانا کارابا به کرتا تایبت لدار خستن و او خونیشاندان جی لبردر آواهی جواتا وزیران بو و نویسینک دانا حکومته بەتایبەت کردنی کەرتی کارەبا کە ژێرخانەکەی لە ساڵانی پێشتردا بە بودجەی گشتی بنیانراوە شێوازێکە لە هەرازکردن و دەست بەسەرهاگرتنی کەرتی گشتی و سامانە نیشتیمانیەکان کە لە دوا ڕۆژدا دەبنە سەرچاوای دەهات بۆ ئابووری هەرێم و دواتریش دان بە دابینکردنی خزمەتگوزاری گشتی و وەکو مافێکی سەرەتایی هەوڵاتیان دوی خراببونه دا دروش من جدا دهاتن گوتن او وینین کاریکاتوری هاتبونه بلند کرن که پیناسه یا دبارا خرابا خلکیت کر. جدسپی که او گرسه لبر قراغا پارکا پارلمانی بو و پاشانه چون بردر آواهی جواتا وزیران. کردیش ندبو بم همو باشا زوزو دماغو کردی مقدورین گلک باشتر بو لوی دی بینین خواردنی زور کابان همو زورکا سرو بخیا یانتر سروکا مگر هر خدا رحمان پیبکا. ریخرن وی خونیشاندانه نویسینک دانا شیورمند سروک حکومت و تیدا آماجه بوه کرن. دوی وقتی دا و به تایبت کرنا کرتا کارابای که جیرخاناوی به پاره گشتی حاتیت دانین آوا یک جه حراش کرن و دست دانین لسر کرتا گشتی و سامان نیشتیمانیه و داخواست کرن تایبتی کرنا همو او جهان راوستینن که پشکک لجیرخانا آبوریا کردستانینه و شریکای کارابای نیشتیمانی چه بکن داکو پارزوانی جپار وکرنا کاروا لسر ولاتیان بکه و چند روزکا مینا مهلت دان حکومت داکو داخازن وان جیبی بکه. اواني راوشکار و بڕێوەبەری گشتی قسەیان کردووە لەسەر وبارە و ڕای تایبەتی خۆشیان داوەتە حکومەت کە پێویستە کارتی تایبەت یعنی با بڵێن ئەو مەجارە نەگرێتە خۆی کارتی تایبەت بۆ بوارێک بێ کە یەکجار تایبەتمەند بێ پەیوەندی ئەگەر بە بیناسازی یان هەر بوارێکەوەی بەس مەسەلەی تەندروستی کارەبا زۆر بواریتر ئەوەش ڕای جیاوازی لێ دروست بووە لەسەر ناوەندی حکومیش و لەسەر ناوەندی پسپۆر لەو بوارەوە ناوەندی جەماوەری. لگور دیوزاچون انارتی حکومت هرم دخوازه جبلی باشا کنترول او باشا واگو هستن همو باشندی بده کرتا تایبت و جبو ویمه بستیجی پیشنیار کریه کرتا کارابای بدن 14 کمپانیایان و هر کمپانیا یک سرگیری 100,000 هف باشا بکه